ناوەندی هاوبەشی ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان و چالەکەوانی مەدەنی لە گەرمیان بە بۆنی 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەی توندوتیژی دژی ئافرەتان. هۆکاری هەڵبژاردننی 25 نۆڤەمبەر پەیوەستە بە مێژووی کوشتنی سێ خوشکی چالەکەوانی سیاسی کە بە خوشکانی میراباڵ ناسراون. لە 25 نۆڤەمبەری ساڵی 1960 بە شێوەیەکی دڕندانە بە فەرمانی ڕەفائیلی دیکتاتۆر لە وڵاتی دۆمینیکان شەهید کران. نەتەوەیەکگرتوەکان لە 7 ئۆکتۆبەری ساڵی 1999 بە زۆرینەی دەنگ ئەم ڕۆژەیان دیاری کرد بە ڕۆژی بەرەنگاربوونەی توندوتیژی دژی ئافرەتان. لەو کاتەوە ساڵانە لە هەموو جیهان چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت و بۆ نەهێشتنی جیاکاری و توندوتیژی دژی ژنان. ئێمە وەک ناوەندی هاوبەشی ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان لە گەرمیان لەم ڕۆژەدا ئەوە دووپات دەکەینەوە کە داکۆکی لە مافەکانی ئافرەتان بین و هەمیشە گوێبیستی دیموکراسیەت و پاراستنی مافی مرۆڤ دەبین، بەڵام ڕۆژانە تیرۆرکردن و کوشتن و سوکایەتی و توندوتیژی دژ بە ژنان بەردەوامە. ئەمەش هەڕەشەیەکە کە نەک تەنها لەسەر ژنان بەڵکو لەسەر ئاسایش و ئارامی کۆمەلگاکەمان بەردەوامی ئەم کارە ئەوە دەسەلمێنێت کە ئێمە لە هەرێمێکدا دەژین تاکو ئێستا مافی ئافرەتان زامن نەکرا و بڕیارەکان لە بەرژەوەندی و پاراستنی ئافرەتان نییە. ئەمە لە کاتێکدا ئافرەتانی ئەم هەرێمە خۆیان بە بەشێک دەزانن لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و هاو خەباتی پیاوان بوونە. بۆیە ئەگەر بەرنامە و میکانیزمی خێرا و نەخشە ڕێگایەکی ورد بۆ بەرگرتن لە توندوتیژیەکان و پێشەلکارەکان لەم هەرێمەدا بەرامبەر مرۆڤەکان بەگشتی ژنان بە تایبەتی دانەنرێت و پاراستنی بەها مرۆڤایەتەکان و بەگژاتچوونەوەی توندوتیژی نەکرێتە کولتور و خەمی گشتی ئەوا توندوتیژیەکان دەبێتە دیاردەیەکی قێزەون و بەرۆکی هەموو تاک و کۆمەلگا دەگرێتەوە. ئەوسا کارکردن بۆ چارەسەری نزیک دەبێت لە ئەستەم، بۆیە بە پلەی یەکەم ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە کاری جدی بکە بۆ ڕێکخراوەکان ئەم چەند خاڵیان بەرامبەر بە حکوومەت نووسیەوە بۆ ئەوەی کاری لەسەر بکە. یاسا سەروەر بێت و داواکاری گشتی ڕۆڵی بەرپرسایەتی خۆی ببینە لەو تاوانەی بەرامبەر ژنان ئەنجام دەدرێت. 2. چارەسەرکردنی قەیرانی ئابووری و باری گوزەرانی خەڵکە هۆکارێکە بۆ زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان. 3. تاوانباران بە پێی یاسا سزا بدرێت و یاسا دوور بێت لە دەستێوەردان. 4. ئەو یاسانی کە لە پەرلەمان دەرچوونە ئەگەر پێویست بوو هەموار بکرێتەوە و یاسای نوێ دەربکرێت بۆ ڕێگیریکردن لە توندوتیژی و پێویستە لیژنەی ئافرەتان و لیژنەی پەیوەندیدارەکان ڕۆڵی خۆیان ببینن. 5. ئەرکی ڕێکخراوەکانی ژنان ئافرەتانە کە ڕۆڵی خۆیان ببینن و زیاتر کار بکەن بۆ وشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا کە پەیوەستە. 6. پێویستە حکوومەت بەیاخی تەواو بە شەڵتەرەکان و داڵدانانی ئافرەتان و کەم و کورتەکانی دابین بکات و خزمەتی زیاتر پێشکەش بکات. لەگەڵەوەشدا کە ئێستا شەڵتەرەکان بەکاری خێرخوازی ئەڕاتە ڕێەوە، حکوومەت هیچ بایەخێکی بۆ شەڵتەرەکان دانەناوە. ناوەندی هاوبەشی ڕێکخراوەکانی ئافرەتان